لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەش نوێ بەرنامەی پێشەنگبوون کە 23مین بەرنامەیە کە باسی بەهار ڕەوشتیەکانمان دەکرد. ئەو بەهار ڕەوشتیانەی کە پێویستە پێشەنگبوو خۆی پێ بڕازێنتەوە کە ناتوانانی کەسێکی پێشەنگ کە پەیامێکی هەبێ سەرکەوتوو بێ دەبێت ئیلا دەست بەوە بەهایانە بگرێت. باسی بەهای یەکەممان کرد، باسی تەواضوعمان کرد کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگێکە پەیامێکی دەبێت کەسێکی متەواضع بێ تاکو مەقبول بێ لەلایەن چێ لەلایەن زەماوەر. هەروەها کەسێک بێ کە سەلامەت القەلب دڵی ساف بێ، هەروەها لێ خۆش بوو بێ. کە لەو بەرنامەی باسی ڕەوشتێکی تر دەکەین. ئەو ڕەوشتەش پێ دەوترێ ئەرێی بوون کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگێکە کە پێشەنگێکی چاکە و هەرەوە پێشەنگێکە پەیامێکی دیاریکراوێ، پەیامێکی هەیە کە دەیهەوێ کە خزمەتی ئیسلام کەم، دەبێ بیرکردنەوەیەکی ئەرێی بی، هەروە بە ئیجابی فکر بکاتەوە. ئەو ئەرێیە دیارە هەڵقوڵاوی ئیمان و هەڵقوڵاوی بڕوابوونە، وەکو باسمان کرد کە بەهای ئیمانیەکان کاریگەریان لەسەر هەموو بەهایەکانی تر هەیە، لەسەر بەهای دەرونیەکان هەیە، هەروە لەسەر بەها ئەخلاقیەکان هەیە، هەروە لەسەر بەهای خیبرەی هەیە. بە هەمان شێوە ئەرێبوون لەو کاتە دروست دەبێت کە ئەم کەسە بڕوای هەبێ، ئیمانێکی هەبێ. بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەبینی فەرموودەیەکی هەیە، دەفەرمێ ئین قامت على أحدكم القيامة، ئەگەر بێت و قیامەت بەسەر یەکێک لێوە هات، وفي يده فسيلة، هەروەها لە دەستیدا شتڵێک لە شتڵەکان هەبوو، فليغرسها، باڕاو نەری وەڵای کاکە ئەو من دەمرم و قیامەتم بەسە هاتیە فڕێ بدە، تازە چی سوودی هەیە لە بۆ من؟ بەڵکو دەرێ فليغرسها، ئەمری پێ دەکا، لامی ئەمری تێدا با بیچێنێت. ئەوە پێیت ئەوترێ ئیجابی فکرکردنەوە، هەروە ئیجابی کارکردن. شەرت نییە ئەگەر بێت و کارێک، ئەگەر کارێک زۆر زاروێ کەسێک هەیە کە ئیش دەکەوت لەپاشەوەی لە ئیشکردن ڕاوە دەستێت تەواو مکاکە لە ئیشکردن ڕاوە دەستم ترێ من تەواو ئیش ناکەم، لە بۆ منداڵەکانیش خۆم ئیش ناکەم، لۆ ئیش بکەم. ئەوە پێدەرێن سلبی فکر، نەرەیی فکر دەکات، بەڵکو تۆ ئیشکردنەکە لە پێناوی ئەوەیە کە خێر بەدەستبێنی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کەسێک دێ کە دەرێ ئایا منداڵەکانت بە دەوڵەمەندی بەجێبهێنی یان بە فەقیری، کامیان ئیجابی ترە، کامیان چاکترە؟ بەڵکو بە ئیجابیەکە لەوەیدا، ئەرەیەکە لەوەیە کە منداڵەکان چیە بە دەوڵەمەندی بەجێبهێنی، تاکو چیە يتكففون الناس، دەستپان نەکەونە بۆ خەڵکی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم قامت على أحدكم القيامة وفي يده فسيلة فليغرسها، هەروەها بە هەمان شێوە فەرموودەکە بە شێوەیەشترە هاتیە، ئەوە باسی أحدكم إن قامت الساعة وبيد أحدكم فسيلة فإن استطاع أن لا يقوم حتى يغرسها فليفعل. ناتواني هستو تا أن لا يقوم حتى يغرسها، بهر نستو دتواني هر نستو بهر نستو حتى تسيدك بيتيني فليفعل، بها بيتيني إلى قيامة دانبي أو إيش تاكا ئەگەر بێت و بیچینی چاکتریان نەیچینی قیامەت تا زەهرە هەتیان، بەڵام تۆ کارێکی چاکە دەکەی و دەستە سەرچی سەر میزانی حەسەناتت، کارێکی چیت کردیە، کارێکی ئەرێیت کردیە، کارێکت کردیە کە ئەو کارە کارێکی چاکەیە، کاری چاکە یان فکردنەوەی چاکە یان قەولی چاکە، هەموو بابەتی ئەرێینە. بۆی لێرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکا هەرچەندە ئەگەر بێت و قیامەتیشدا هات، ئەگەر بێت و شتڵێک لە دەستدا بوو ئەو شتڵەی بچینە بتلێن، چونکە فێرمان دەکە کە ئیجابی فکر بکەینەوە. هەروە کاتێک تەماشا قورئانی دەکەین، قورئان فێرمان دەکە بەردەوام بە ئیجابی فکر بکەینەوە، چونکە قل ئین صەلاتی کە نوێژەکان و نوسکی، هەروە عیبادەتەکان ومەحیای وماتی لله رب العالمین، هەموو کار و کردەوەکانم چێ دەگەڕێتەوە لە بۆ خوا پەروەردگار. ئەم زۆرە بیرکردنەوە تێگەیشتن لەم ئاەتە وەت لێ دەکا
کە بەردەوام چی بەردەوام کەسێکی ئەرێبی لە خۆشی و ناخۆشی لە خۆشی چیە ناخۆشی بۆیە کاتێک دەبینی کە ئەسبابی ئیجابی زۆرن کە دەبتە هۆی ئەوەی کە بەڕاستی ئێمە بە شێوەیەکی ئەرەیی بیر بکەینەوە کە باز ئەوەی دەکەین کە کەسی پێشەنگ دەبی صفەتێکی ڕەوشتێکی جوانێبی کەسێک پێشەنگ بوون یعنی ئیجابی بوون بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینی ئیجابیەتی هەبووە کاتێک لە شەڕی ئەحزابدا كاتێک لە شەڕی ئەحزابدا کە ئەو هەموو خەڵکە دەوەری لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مدینە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک بەردێک دێتە بەردەمیان لەو کاتێک چەندەها موژدەی بە سەحابان دەدا کەواتە لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیان دەوتری کە مستەقبل لە بۆ ئیسلامە داهاتوێکی گەشمان هەیە لەوەی ڕزگار دەین بە سەوانەدا چێزاڵ دەبین بە شێوەیەکی ئیجابی بیر دەکات بۆیە چەند خاڵێک هەیە دەبتە هۆی ئینسانی مسلمانیان پێشەنگ بە شێوەیەکی ئیجابە بیر بکاتەوە کە دەبی فکرکردنەوەی گەورەبی فکرکردنەوەیەکی گەورەبی نەک فکرکردنەوەکەی تەنها بە دنیا ببەستەوە ئەگەر بێتەوە فکرکردنەوەکەی تەنها بە دنیا بەستەوە دەبتە هۆی ئەوەی کە زۆر جار تووشی س دەبێت تووشی خەمۆکی و تووشی ئەوەی دەبی بە شێوەیەکی نەرەیی بیر بکاتەوە بە شێوەیەکی سلبی بیر بکاتەوە ئەگەر بێت تووشی ناخۆشی بی لەوانەیە بتەنها بڕی وەڵی کاکە من ژیانم هەموو تووشی ناخۆشی بە تووشی دەردەسەری بوومە ئیدی دێ ژیانەکەی لە خۆن ناخۆش دەکات دەسی نەماڵەوە دادەش تووشی خۆی تەمبەڵ و تەوەزەل دەکات بەڵام ئەگەر بێت و برێ ئەوە خوای پەروردگارە قەدەری خوای پەروردگارە ئینشاڵڵا خوای پەروردگار ئەو قەدەرم لەسەر لا دەبا بۆیە دەبی بە شێوەیەکی گەورەتر بیر بکاتەوە کە لا ما بعد الموت بیر بکاتەوە اینجا ئەو کەسە چیە على سورة الأكبر بە شێوەیەکی گەورەتر بیر بکاتەوە هەروەها خاڵێکی تر کە الله تبارك وتعالى مجدەی چی تێداینە بعد العسر يسرا کە لە پاش عسر چ دێ يسر دێ إن مع العسر يسرا کە لە هەموو پاش هەموو ناخۆشیێک دێ خۆشی دێ کەواتە لێرە خوای پەروردگار فێرمان دەکە بە شێوەیەکی ئیجابی بیرکەنەوە هەروەها ئیجابیەت کە صفەتەکە لە صفاتی ئیمانداران لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەفەرمێ عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير ليس ذلك لأحد إلا لمؤمن سبحان الله كذا عجبا لأمر سير من سورة من لا كاري إيمان دار همو شتيشي لبوا بتاك حساب دكري همو شتيشي بخير لبوا حساب دكري إن أصابته صراء شكر فكان خير له وإن أصابته ضراء صبر فكانت خيرا له أقربتو خواه پروغ خوشيشي لبوا بيني شكرا هروا سباسي الله تبارك وتعالى فكانت خيرا له أو خيرا لبوا وإن أصابته ضراء أقربتو تشي ناخوشي بي إنزا ناخوشي كبيوندي بهرشتي كبير صبر آرامي حتى لسري لا كود كا فإن مع العسر يسرا فكانت خيرا له كأو خير له كواتبتو هويسي إيجابيا بۆیە کاتێک مسلمان کاتێک دێ شکرانەی خوای پەروەردگار دەکات لە هەموو حالەتێک وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک صفەتی وابوو کاتێک الحمد لله الذي بنعمته تتم الصالحات کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم خێرێکی بەسەدادا نعمەتێکی لە بۆ دەهات دەیگۆ الحمد لله الذي بنعمته تتم الصالحات بەڵام کاتێک تووشی شتێکی ناخۆش دەبوو دەیگۆ الحمد لله على كل حال لا سپاسی الله تبارك وتعالى لە هەموو کاتێکدا دەبینی لە هەردوو حالەت کەواتە ژیانی ئینسان ژیانی ئینسان بریت لە خۆشی و ناخۆشی لە خۆشی و ناخۆشی یان شتی چاکت بەسەر دێیان بەشتی خراپ دەبسێت هەروە کاتێک وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم ئەو قاعدەیەش فێرمان دەکا کە ڕاستی بە شێوەیەکی ئیجابی بیر بکەین بە شێوەیەکی چییە ئیجابی بیر بکەین بۆیە تەفکیری ئیجابی کە تەفکیرێکە زۆر چاکە کە دەبتە هۆیەوەی ئەو کەسە بەڕاستی کارەکانی قەولەکانی هەرە فکرکردنەوە بخۆی هەموو شتێک لە فکرکردنەوەی لە پاشەوە دەبتە قەول لە پاش ئەوەی دەبتە عەمەل بۆیە پێویستە ئەمە دەست بگرین بە ئەسبابی ئیجابیات بۆیە ئایا ئەگەر بێت و تەماشا بکەین ڕەشبینی و نەرێیی دەبتە هۆی بەڕاستی سەحەتی ئینسان تێک دەدا تەندروستی ئینسان تێک دەدا بۆیە لە هەندێک دراسات کە باسی ئەوەی دەکە ئەو کەسانی کە بە شێوەی نەرێیی بیر دەکەنەوە بە شێوەی سلبی بیر دەکەنەوە کە بەڕاستی تووشی خەمۆکی و لە پاشەوەی تووشی نەخۆشی دەبن و لە پاشەوەی لەوانەیە ژیانێکی ناخۆش بنە سەر هەروە باسی ئەوەش دەکەن کە یعیشونە مودەتەن ئەو مودەیەکەیە ئەو کەسەی کە سلبیان هەیە تەمەنیان کورتتر لەو کەسانی کە بە ئیجابی بیر دەکەنەوە ئیجابی بیر دەکەن ئەو جارە سەبەبێکە لەو سەبەبانە کە دەبتە هۆی ئەوەی کەس نازانی ینی مەبەستەکەی مەبەستمان لەوەی نییە کە سەبەبەکە کە خوای پەروەردگار تەمەنی دانایە بەڵام کاتێک تەمەنێکی دیاری کراوی دانەیە هۆکاری دانێت بۆ ئەوە ئەوەندە دەژی بۆ ئەوە ئەوەندە دەژی هەروەها ئەو کەسانەی کە بە شێوەی ئیجابی بیر دەکەن و بە هیچ شێوە تووشی نەخۆشی دەرونی نابن
زۆر کەم تووشی نەخۆشی دەرونێ بن هەروە ئەو کەسانی کە بە شێوەی ئیجابی بیر دەکەنەوە بەڕاستی لە ڕووی دەرونی زۆر ئینسانی تێ ساف و پاکن هەروەها ئەو کەسانی کە بە شێوەیەکی ئیجابی بیر دەکەنەوە هەروە تووشی پاڵەپۆستۆی خوێن و ئەو بابەتە نابن هەروە ئەو کەسانەی کە بە شێوەی ئەرەیی بیر دەکەنەوە لە بۆ حەلی مشکیلان ئەکثر تحمل للمەشاکل زۆر دەتوان زۆر بە ئاسانی چیە ئارامگر بن لەسەر مەشاکلەکان و هەروە تعاملی لەگەر بکەن هەر بتوانن چیە چارەسەری بکەن هەروە ئەگەر تەماشاش بکەین ئەو کەسەی کە کەسێکی متەفائیلە و بە شێوەیەکی ئەرەیی بیر دەکاتەوە لەناو خەڵک دەنێ کەسێکی ئیجابیە بەڕاستی ئەگەر بێت و لەگەر کەسێکی ئیجابی بگەڕی کەسێکی ئەرەیی بگەڕی کاریگەری لەسەر تو هەیە کاریگەری لەسەر تو هەیە بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دەفەرمێ الرجل على دين خليله ئینسان پیا و لەسەر دینی خەلیلی برادەرەکەی خۆیت و چون کاریگەری چیە لەسەر هەیە بە هەمان شێوە ئەگەر بێت کەسێکی ئەرەیی لەگەر کەسێکی ئەرەیی بژی بە ئەرەیی فکر دەکەی بەڵام ئەگەر بێت و کەسێکی ڕەژمێن بی هەر کاتێک چوە لای باسی بابەتی سیاسی باسکن و کەنەمە ئێستا دنیا دەڕۆخە هەروەها ئێستا دۆلار بەو شێوە بەرز بیتەوە هەروەها وەزعی سیاسی عێراق بەو شێوە بەڕاستی تووشی ڕەژبینی دەکەوە هیچ يعني بابەتەکەت هیچ پێ چارەسەر ناکری و ئەویش ئەو هەموو ڕەژبینە دەداتێ ڕاستەخۆ تۆش تووشی دڵڕاوچی و هەروە تووشی ضایقەت و تووشی ناخۆشی دەبی بۆیە ڕاستەخۆ حەز دەکەی لەو کەسەی چیە دوور بکەوێ بۆیە کەسی متەفاعیل و کەسی ئەرەیی خەڵک خۆی لێ نێزیک دەکات و لێتە بەردەوام دەوی بە خەندەیە و بەردەوام بەڕاستی ئەفکارەکانی بەڕاستی ئیسفادەی هەیە لە بخۆڵ چونکە ئینسانی ئەرەیی مەنفعەتی زیاترە لە بۆ کەسێکی کە بە شێوەیەکی سلبی بیر دەکاتەوە کە کاری ئیجابی کە دەبتە هۆی ئەوەی ئینسانە نەشاتی زیاتر بێت بۆی باسی خاڵ دەکەین کە دەبتە هۆی ئەوەی ئەو کەسێک کە بە ئیجابی بی ئەو کەسانە بۆیە حلول مەشاکیل کە دەبتە هۆی ئەوەی ئەو کەسەی کە ئەرەیی بیر بکاتەوە زۆر بە ئاسانی مەشاکلەکان چیە چارەسەر دەکات زۆر بە ئاسانی مەشاکلەکان چارەسەر دەکات هەروەها خۆی ئارامبوونیەکی تەواوی هەیە بەرامبەر بێت هەروەها بەردەوام کە کاتێک بیر دەکەوە بیرکردنەوەیەکی گەورە دەکات بە بیرکردنەوەیەکی گچکە نییە بیرکردنەوەیەک لەسەر ئاستی بابرین لەسەر ئاستی گەڕەکێک نییە یان لە ئاستی شارێکی یان لەسەر ئاستی دەوڵەتێک نییە لەسەر ئاستێکی گەورەتر چییە بیر دەکاتەوە بۆیە پێشەنگ کاتێک باسی پێشەنگ دەکەین کەواتە پێشەنگ بوو بە کەسێک دەوترێ پێشەنگ کە بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە کاتێک ئەگەر بێت و پێشەنگ بە شێوەیەکی ئەرەیی بیر نەکاتەوە کەواتە زۆر بە ئاسانی ناتوان کێشەکان چارەسەر بکەن بە شێوێک ئەوست دەتوانین پێ بدەین پێشەنگ یان بە شێوەیەکی گەورە چیە بە شێوەیەکی گەورە بیر ناکاتەوە بە شێوەیەکی گەورە بیر ناکات هەروەها تەوەکل لەسەر خوای پەروەردگار تەوەکل لەسەر خوای پەروەردگار دەبتە هۆی ئەوەی هەروەها تەوازن بین الخەوف والئەمن کە دەبتە هۆی کە ترسان لە ناخۆشی ئەوانە کە تەوازنێک لە بینی ئەو کەسە دروست دەکات کە تەفاعولی هەیە هەروە بابەتیانەی بیر دەکاتەوە هەروە ئەو کەسە ئەگەر بێت و بە دوعا و نزا و ئەو بابەتانە ڕۆژەکانی خۆی کردەوە دەبتە هۆی ئەوەی کە کەسێکی ئەرەیی چیە بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە هەروە تێکەڵبوون لەگەر ئەو کەسانێک کە ئەرێنە کە بە شێوەیەکی ئەرەیی بیر دەکەن وەکو مبدعین کە کەسێکی پێشەنگە و کەسێکی بەناوبانگە بەڵام بەناوبانگێکی چاک و هەروە پێشەنگێکی چاکە کە تو خۆی لێ نێزیک دەکەوە سوودت پێ دەگەین چونکە کەسی ئیجابی ڕاستەوخۆ ئیجابیەتەکە دەگوازرێتەوە لە بۆ کەسێکی تر هەروەها گرنجدان بە دەستەی خۆت کە ڕاضە و وەرزش و ئەو بامەنەبتۆ هۆی ئەوە کەسە بە شێوەیەکی ئیجابی بیر بکاتەوە هەروەها تەبەسم فی وەجهی ئەخیکە صەدەقە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم پێکەنین کە زەردەخەنەیەک ئەگەر بێت و بەرامبەر ئینسانێکی ئیماندار بکە سەدەقەیە چونکە مەسەلەکە بابەتەکە بابەتێکی ئەرەییە زەردەخەنە شتێکی ئەرەییە کاتێکە تو زەردەخەنەیەک بەرامبەر مسلمانێک دەکەی کە دەبتە هۆی گواستنەوەی چی ئەرەی هەروەها یەک لەو شتانێ بۆ ئەوەی بە ئیجابی بیرکەوە ناوی بڕوات بە هەموو شتێکەبی کە بڵاو دەکرێتەوە لە ڕاگەیاندەکان یان بڵاو دەکرێتەوە لە نووسراوەکە یان بڵاو دەکرێتەوە لە سۆشیال میدیا بەڵکو پێویستە تۆ تەدقیق بکەی کاریگەری لەسەر نەبی کاریگەری لەسەر تو نەبی کە ژیانت تێک بدە بە شێوەیەکی بە شێوەیەکی ڕەشبینانە بیرکەوە بە شێوەیەکی نەرێیانە بیر بکەوە کەواتە ئەوە بابەتی ئەرەیی بوون و هەروەها ئیجابی بوون کە بابەتێکی زۆر گرینگە کە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە ئینسانی موسڵمانسیان کە پێویستە ئینسانی موسڵمان دەستی پێوە بگری بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم كاتب كان رسول الله صلى الله عليه وسلم إذا بعث أحد من أصحابه في بعض أمره قال بشروا أجر بيغمبر صلى الله عليه وسلم يكلا هؤلاء كان خوين أربل لبو كارك لكاركان شي لقوت بشروا ولا تنفروا ويسروا ولا تعسروا كبيغمبر صلى الله عليه وسلم أمهم
بەشیرو ولا تونەفیرو مژدە دەربن کەسێک نەفرەت لێکراونە و خەڵک دوور بێخنەوە یەسیرو هەروەها کارەکان لێ بکەن کارەکان ئاسان بکەن کارەکان سەهل بکەن کارەکان بە شێوەیەکی ئەرەیی بدەینە خەڵک ولا تعسیرو کارەکان قورس مەکەن ئەم حەدیسە وا تێمان دەگەینی کە پێویستە کەسی پێشەن کە سەحابەیە كصحابي من أصحابه في بعض أمري دينار لبو كاري لكاركاني راستو خو بشيرو كمجد دربن لبو خوشي مجد دربن لبو تساكا مجد دربن لبو بهش ولا تنفروا هروا بهيشي وقنمنكم الله كاسك دا اشتكام بشيوي بين خلق ببتو هوي اوي كخلقك الذين دور بكويتو دبتو تنكتو سلبيات البشيويش السلبي دينك بخلق جيان كوات إنسانك بشيويش السلبي بيردكات والراس خول دينك يزيان ولا تنفروا ويسروا هروا آسان بك لبو أو خلقي أو كاري بيم راس باردي ولا تعسروا به شيويكسيا كقرصيتيا قرصي مكا بو بيمستا أو كسي كبيشانغا أم روشتا زور دزبم روشتا بقدين روشتي سي روشتي أريبون كبشيويكي أريب بيركاتو تاكو بتواني سود يهبي چونك إيجابي بون قوتمان تيا سود دقينت بخلق أقر بيتو بشيويكي سلبي بيركاتو أو إنسان يان بشيويكي سلبي كارب كادبتو أوي كسلبيات دروز دكا لسر خلق نريي لسر خلق دروز دكا كإنسان كإسلامي شهاتي اللبو أوي تساكا همو أرييشيش كأقربتو لسنون شرع بي بيدرين تساكا بويا پێشەنگ بوون بەبێ ئەرەیی بەڕاستی ئەگەر بێت ڕەوشتی ئەرەیی بوونی تێدا نەبی ناتوانی بەردەوامی ناتوانی کاریگەریەکی تەواوی هەوی لەسەر جەماوەری خۆی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.